کەسی حەسوود چێیە، حەسوودی چییە، یاخود چۆن کەسی حەسوود بناسینەوە، چۆن بزانین چ سیفەتێک لەودا هەیە. ئەگەر چی ئەوڕۆ حەسوودی ئەوە هەمووتان باش دەزانن بۆتە دەردێکی کوشندە لە ناو تاکەکانی کۆمەڵگەدا بوونی هەیە، سیفەتێکی ژەهراویە، ناخی ئینسان دەشێوێنی. چۆن وا بکەین بەسەر ئەو هەستەماندا زاڵ بین ئەگەر لە خۆماندا هەیە، چ بکەین خۆمان لەو کەسانە بپارێزین کە حەسوودی دەبن، چۆن لیان دوور بکەوینەوە، چ سیاسەتێکیان لەگەڵ پەیڕۆ بکەین، یاخود چۆن تەعامولیان لەگەڵ بکەین. ئەمڕۆ دەیکەینە مژار و گفتوگۆی ئەو بەرنامەی ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە. ئێستا سەرەتا دەمەوێت یەکەم جار بزانین حەسوودی چییە، پێناسی ئەگە بمانەوە پێناسەی حەسوودی بکەین. حەسوودی چییە؟ حەسوودی ئەو شتەیە، ئەو هەستەیە کە لە ناو ناخی ئینسانەکان دروست دەبی بەوەی کە حەزت بەو شتەیە کە لە کەسێکدا هەیە دەتەوێت ئیتوبی، یعنی کەسێک شتێکی هەیە خوای گەورە نیعمەتێکی پێداوە، ئەتوو دەتەوێت ئەو نیعمەتە بدرێتە تو، لەوی بستێنرێتەوە بدرێتە تو. ئەوە پێناسەی کورتی حەسوودیە. جا حەسوودیش زۆری هەیە، چەند زۆرێکمان هەیە لە حەسوودی. مەسەلەن زۆرێکمان هەیە پێی دەگوترێ غیبتە. یعنی چی غیبتە؟ غیبتە ئەوەیە یعنی مەسەلەن ئەمن حەسوودی بە کەسەکە دەبەم کە لە علم لە معریفە یاخود خوای گەورە دەوڵەمەندی کردێت، زۆر دەوڵەمەندە، خانووی هەیە، سیارۆ هەیە، ڤێلای هەیە، کۆمپانیای هەیە، بەڵام تەمەنا دەکەم ئەمن لەو ئاستەدا بم، لەوی نەستیندرێتەوە، تەمەنا دەکەم خۆم لە جێگەی ئەو بامایە. ئەوە جۆرەی تا ڕادەیەک باشە، لەبەرچی لەبەرەوەی تو تەمەنات هەیە تەنها، نەک ئەوەی کە لە کەدار بیتن و کەسایەتی بڕوخێ و بکەوی و خوای گەورە بە جۆرە لە جۆرەکان کارەساتێکی بەسەربینی، ئەوەیان تا ڕادەیەک مەنجازیە. غیبتە تا ڕادەیەک باشە. حەسوودیەکە تەنها ئەتوو هیوایەتەکەت هەیە کە لە جێگەی ئەو دابی. کابرایەک دەبینی تەماشا دەکەی لە ڕووی زانست و علم و معریفەوە زۆر بەتوانایە، کابرا دەبینی تەماشا دەکەی نووسینی زۆر زۆر سەرنجڕاکێش بڵاو دەکاتەوە، یاخود چەندین کتێبی هەیە، تەماشا دەکەی مەلایەکی بەناو مامۆستایەکی ئاینی بەناوبانگە، یاخود کەسایەتێکی بەناوبانگە و کەسایەتێکی دروستکردێ لە ناو کۆمەلگا، ئەتوو حەزت دێ لە شوێنی ئەو بای لەو شوێنەدا ئەتوو ئەو سیفەتانە تێدا هەبوایە. ئەو تا ڕادەیەک ئاساییە و لە ناو هەمومان حەز دەکەین بچینە شوێنێکی باش و مەرتەبەکی باش.